لا بالرفيدك نكتب اوه كيبو هناك بيكون بس إذا كان بس ئەوە تایبەتە بۆی کە ساڵانە قەدرێکی زۆرمان درێ دەکرێت لە یادی ڕاپەڕێدا کە ئێستا بەرپرسانی ئیداری حکومتی ئەنزانیوە جیاوازەکانمان بۆ ساختکەنەوە لە یادی ڕاپەڕێدا بەگرە هەموو شەهیدەکە هاتوونەتە ناو شەهیدانی ڕاپەڕێ بۆیە ئەو پەڕۆی پێدادەم هەتا ئەو کاتی بەرپرسانی ئیداری حکومی یادی ڕاپەڕین ساڵانە بە جوانی دەیکەن ینی فەرقمان پێ ناکەن ئیدی شەهیدەکانی ناوخۆ یاخود مردنی خۆشمانی تێدا جیاوازی هاتوونەتە ئاستی شەیدانی ڕاپەڕین بۆیە نامانەوێت دەبێت ئەوە لێک دیار بکرێت و مۆنەمێنت تاوا بکرێت بۆی شەیدانی ڕاپەڕین بگوازرێتەوە ساڵانە ئەو مشکلانە بۆ ئێمە ڕەشپۆشکردنی قەبری باوکم کە دوای 30 ساڵ حکومڕانی لە هەرێمی کوردستان دوو مەبەستم هەیە یەکێکیان ڕۆژی شەیدبوونی کە سوورم کردووە واتە لە ڕۆژی شەیدبوونی باوکمە کە هەمیشە ئێمە خوێناوینە و پەڕۆ ڕەشکە بەسەر گۆڕی باوکمدا داداوە تەحبیری لەومانەیە کە بەرپرسانی هەرێم 30 ساڵ حکومڕانی نەیانتوانیوە برینەکانمان ساڕێشکەن بگرە برینەکانمان قوڵتر دەکەن هەمیشە فەرقمان پێ دەکەن لە شەیدانی ڕاپەڕێندا بۆ نمونە شەهید هەیە بە مردنی خۆی بگرە مردووە یاخود لەسەر کێشەیەکی کۆمەڵایەتی کوژراوە لەگەڵ شەیدانی ڕاپەڕین لە یەک ئاستیدانە هەمان ئیمتیازی وەرەگرن و ئەوانەی بەحسی بوونە ئێستا 5 ملیۆن 4 ملیۆنی شەیدان وەرەگرن بۆیە ئێمە نامانەوێت ئەو فەرق و جیا بکرێت هیوادارین بەرپرسان لەوەی تێبگەن کە پەڕۆ ڕۆژمانای چیە بۆ ساڵێک کە ئەو کاتەی مۆنومنتی شەیدانی ڕاپەڕین تەواو بکرێت بۆ ئەوی شەیدانی ڕاپەڕین بگوازرێنەوە و چیتر ئەو فەرقە نەکرێت لە ناوبینی شەیدەکان لە هەموو ڕوویەکەوە فەرقی شەیدانی ڕاپەڕین نەکرێت بۆیە مەبەستمە ئەو پەڕۆیە هەتا ئەو کاتێ ئەو پەڕۆی ساڵانە لێ دەبێت تا بەرپرسان بەهۆی خۆشدا بەهۆش خۆیان دادەستنەوە و بەڵێنی جێبەجێکردنی دەکات ئەو ساڵ زۆربەی ماڵە شەیدانی ڕاپەڕین بایکۆتیان کردووە ئەوەندەی ئەمە زانیارم هەبێت جگە لە 3 شەیدانی ڕاپەڕین بەشداری نەبوون هەموو بایکۆتیان کردووە ساڵانە لە یادی ڕاپەڕیندا هیچ کەس سوکارێکی شەهید بانگ ناکرێت بۆ دانان و پیلانی یادی ڕاپەڕین بۆیە ئەو ساڵ من وەکو خۆم و کوڕە شەهید بڕیاریۆمدا کە هەم بابم یەکەم ڕۆژی ڕاپەڕین شەهید بوو و هەم مامیشم 21 سی ئاخی ڕۆژ لە کەرکووک شەهید بووە هیوادارم بەرپرسان لێم تێبگەن و کۆپلەیەکیشم شعرداناوە تایبەت بۆ بەرپرسانی یەکێتی و حکومەتی ئەڵێ کە خوێنە درژا لە 5 تێکەڵ بوو بەم خاکە پاکە باکت نەبوو بۆ یەکەتی پێدوا بوو دوای نەمانی باوکم بۆ ئێمە باوکە بەڵام مخابڕ وا نەبوو زڕباوکێکی زۆر بێویژدانە ئەزانی باوکە ئێستا ئەوان لە ناو کۆشکە ئەژین منیش لەسەر گۆڕستانە konkretnie zwiększają dźwignię. Ważnie?